کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بەردەم خوا و خەڵکدا بەڕسووریاتە دەرەوە لە حکومەت دوایەوەی زانی ئەم حکومەتە توانای ئەوەی نییە ژیان بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان دابین بکات لە هەموو ڕۆکانەوە شکستی هێناوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئاستی ئەنجومەنی وەزیرانی هەرێم پۆستی وەزیری کوشتوکاڵ و وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگە و سەرۆکی دەستەی مینی هەبوو. ئەوکات لە ئاستی حکومەتە خۆجیەکانیش بە پۆستی بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری یەکە ئیداریەکان بەشدار بووە. وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی بەشداریکردنیان جگەلەوەی هەمیشە خزمەتکاری خەڵک بوون و دەرگایان واڵا بۆ وڵاتیان، هەمیشەش لەگەڵ داوای ڕەوای وڵاتیان بوون و هیچ کات بەشدار نەبوون لە گەردەڵیەکانی حکومەت. وەزارەتی کوشتوکاڵ کاتێک کۆمەڵی ئیسلامی وەریگرت جگە لە وەزیرێکی بێنا و وەزارەتێکی ڕووخاو هیچی دیکە نەبوو، بەڵام ئێستا هەمووان بە گرنگیەوە لە بایەخی کوشتوکاڵی دەڕوان و لە سەرۆکی حکومەتەوە تا هاوڵاتیەکی ئاسایی. ئەمە جگەلەوەی وەزیری کوشتوکاڵ بەبێ بودجە و لەم قەیرانە سەختەدا توانی هەرێمی کوردستان تا کەناری ئاسایشی خۆراک بەرێت، ئەوەش لەلایەن هاوڵاتیان و جوتیارانەوە بەڕوونی هەستی پێدەکرێت. لەلایەکی دیکەوە بەپێی دواهەمین هەڵسەنگاندنی فەرمانگەی هەمانگی و بە دوواداچوونی حکومەتی هەرێم دەستەی مینی حکومەت بە باشترین و شەفافترین فەرمانگەی حکومەت دەرچوو، ئەوەش پاشەوەی کۆمەڵی ئیسلامی ئەو فەرمانگەیەی وەرگرت. لە ئاستی حکومەتی خۆجێیش کە لە هەولێر کۆمەڵی ئیسلامی بەشدار نییە و پارتی لە ناوچەکانی دیکە پۆستەکانی بۆ خۆی قۆرەخ کردووە، بەڕێوەبەرە گشتیەکانی کۆمەڵی ئیسلامی نمونەی بەڕێوەبەری دەستپاک و سەرکەوتوو بوون، بە جۆرێک لە هەر شوێنێک کاریان کرد بێت بوونەتە هۆکاری گەشەکردن و خێر و بێر بۆ هاوڵاتیانی ناوچەکە. لەلایەکی دیکەوە لە ئاستی پەرلەمانی کوردستان پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی نەک لەبەری خەڵک بوون، بەڵکو داکۆکی کاری سەرسەختی هاوڵاتیان بوون، لەسەر قوتی هاوڵاتیان هەموو کات سوورەی بەرلەشکر بوون. ئەمە جگەلەوەی سکرتێری پەرلەمان کە لە پشتی کۆمەڵی ئیسلامی بوو هیچ کات نەچوە ژێرباری داوای ناڕەوای پارتی بۆمانەوەی سکرتێری پەرلەمان و ڕازیبوون بە کودەتا ناشەرعیەکە. بەڕای شارەزایان کشانەوەی کۆمەڵی ئیسلامی بەخواسی خۆی و بۆ بەدیهێنانی خواستە ڕەواکانی هاوڵاتیان کشانەوەیکی سەربەرزانە و ڕسوورانەیە. بۆ پێی کۆمەڵی ئیسلامی لە بەردەم خەڵک و خوا و دەنگدەرانی سەربەرزە ئەوەی پێشتر بەڵێنەوە بە هاوڵاتیانی داوە زیاتر لەوەی جێبەجێ کردووە. ئێستاش کاتێک دەکشێتەوە هەر لەو پێناوەدایە ئەم حکومەتە شکست خواردووە جگەلەوەی مایەی سەرێشەیە بۆ هاوڵاتیان هیچی دیکەی پێنەماوە و ناتوانێت خزمەت بۆ هاوڵاتیان بکات. هەر بۆیە بەردەوامی لە حکومەتێکی لەو جۆرە کە ئێستا حکومەتی جووت حیزب و پاشکۆکانێتی جگە لە شەرمەزاری هیچی دیکە نییە.